زیادە ڕێوەکانی شار لا دەبرێن. ئەو شوێنانەی مڵکی گشتین و بە مەبەستی تایبەتی بەکاردەهێنرێت. لێپرسراوی بەشی زیادە ڕێوەکانیش لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی دەڵێت سەرپێچیکاران ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ڕێگەش نادەین هیچ مڵکێکی گشتی بۆ مەبەستی تایبەتی بەکاربێنرێت. ئامانجی ئێمەش تەنها خزمەتکردنی شار و هاوڵاتیانە. کاکاری ئێستاوی کە بووە بە گرفتی گەورەی هاوڵاتیان ئێستاکە بۆ نمونە گەراجێکە، ڕێستۆرانتێکە، کافێیەکە، مەلەوانگەیەکە، مەطعمێکە، چێشخانەیەکە، بەردەمەکەی داگیر کردووە و بە سیاج و هەندێکات بە زنجیر و بربەزدا ئەنێت ئەڵێ ئەمە مڵکی منە. ئاەت ئیجرعاتی ئێوە لێرەوە چی بەوان دەڵێن و هاوڵاتیانی چۆن ئەتوانن مافیان هەیە ئۆتۆمبیلەکەی ڕابگرێتیان وەکو مڵکێکی گشتی بەکاری بێنین؟ ڕاستە هەموو کەسێک بۆی هەیە کە بچێت سەردانی هەر شوێنێ بکە، ڕێستۆرانتێ بکە، دەرمانخانەیە بکە، یا لای شوێنێکە بۆستە بێ بۆ چەند دقەیە بچێ شتێ بکڕێ. ئەمە ئەو بینایانی کە شارەوانی ڕێی پێداون بەتایبەتیان بینا تازانی کە ئێساکراون و تاوانە زۆری لەسەر شەقامە سەرچەکانە ئرتیدادێکیان پێ بەجێهێشتون. ئەم ئرتیدادە بۆ چییە؟ ئەم ئرتیدادە بۆ خاوەن دوکانەکە نییە قۆرخیکا بەکاری بێنێ بۆ خۆی زنجیری لێبا و خەرتومی لەدا بنێ و ئەم مەخروتەکانی لەدا بنێ و یاخۆ زنجیری لێبە. ئێمە ئەو هەڵبەتەشمان کرد. ئێمە دوێنێ لە شەقامی سالم لە چەند شوێنێک ئەو مەخروتانەکە دایان نابوو بۆ بوونە ئاستەنگ، ئەوانەمان لابرد، کەس بۆی نییە دایبنێ. یعنی ئەو شوێنانە شوێنی مڵکی گشتیە، بۆی نییە دوکانارەکە قۆرخیکە. لەبەر ئێمە ئەوانەش لابین. هەر لێرەشەوە منداوە لە هاوڵاتیانەکەم هیچ کەسێک ئەو شێوازە ئەو بربەستانە لەبەر دوکانەکانیانە، لەبەردەم مۆڵەکانیانە، لەبەردەم ڕێستۆرانت و کافەکانیانە دانەنێت. چکە بەڕاستی تیمەکانمان شەو بێ ڕۆژ بێ لە هەر شوێنەکە BXN ئەو کەلوپەرانە هەمووی دەستی بەسەرا گیرێت و ناشدرێتەوە غەرامەژەکرێ. بەڕاستی بەشی زیادە ڕێوەکانیش لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە ئێسادا گلەیی ئەوەیان هەیە کە بەداخەوە لەلایەن هەندێک کەس و شوێن و جێگەوە ئەم پشوانەی ڕۆژانی کۆرۆنایان قۆسۆتەوە بەوەی ڕێژەی سەرپێچیکردن بەراورد بە ڕابردوو زیاتر بکەن. بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بۆ لابردنی ئەو زیادە ڕێویانە و بنەبەرکردنی بەردەوام دەبین. ئێمە وەکو بەشی زیادەڕەوی هەش کەسێک سەرپێچی بکە لە نرمەکانی شارەوانی لابدا لە بەشی زیادەڕەوی ئێمە هەڵەسین بە ئیجراکردن بەرامبەر کاری یاسایە گرینە بەرامبەری داوا لە هاوڵاتیانەکەین، داوا لە هاوڵاتیانەکەن هاوکاریمان بکەن، زیادەڕەوی کەمکەنەوە، زیادەڕەوی زۆر تەشەنەی سەر ئێمە وەکو ڕۆژانی جەژن خەڵک لە دەرەوە بۆ ئێمە لە ئەرکی خۆمان نبووین. تیمەکانمان هەستاوە بەلابردنی هەندێک شوێن لە ڕۆژانی جەژنە. هەموو ئەو کەس و جێگە و شوێنانە کە سەرپێچی دەکەن مۆڵەتی 24 سەعاتیان دەدرێت هێ. دوای ئەو وادەیە ڕوبەڕووی سزا دەکرێنەوە گەر زیادە ڕێوەکەی چاک نەکات بەوەی مڵکی گشتی داگیر کردووە و شەقام و شۆسە و جادەکان کە مڵکی شۆفێر و هاوڵاتیانن و با مەبەستی تایبەتی بەکاریان دەیەنن کە ئەمەش ئێستا بۆتە دیاردە و پێویستە کۆتایی پێبێنرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.